بۆنی بنێشتەکە ئەم ناوەی داگیر کردەوە پێمان بڵێ مە خەریکی چیت زۆر تایبەت یاخوا بەخێر بێن خەیمە سەر چاو ئێمە وەکو خۆماڵی کەش لەم فستیڤالە هەفتە بازاری هەڵەبجەکە کراوەتەوە هاتوین تاوەکو بەرەمەکە خۆمان بناسیین بە خەڵکی لە دەستی یەکەوە ڕاستەوخۆ بۆ کەسانی کە سەردانی فستیڤالەکەکەن هەر لێرە بنێشتی کوردی 100% بۆ دروستین ئەو بنێشتە تاڵی کە لە ناوچە شاخەوەکانی کوردستانی خۆمان بەتابێت لە منتیقی هەڵەبجە بەرهەمیە لە دارقەزوانە بێتەوە ئێمە لەگەڵ ئاو لێرە دروستەکەین بنێشتی کوردی 100% لێ دروستەکەین بۆ کەسانی کە حەزیان بنێشتی تایبەت و سروشتیە و لێرە کۆمەڵە بەرهەمی ترمان هەیە ڕاستەخۆ ئەیناسیین بە خەڵکو و بنێشتەکەش هەر بە بەرچاو خەڵکۆ دروستین تاوەکو متمانەی خەڵک بگەڕێتەوە چکە بەشێکی خەڵک متمانەی نەماوە بۆ بەرهەمی خۆماڵی بەتابەت بنێشتی کوردی لەوەنە فرتوفێڵ زۆرە ئێمە ژاتوین بۆی ئەو متمانە بگێڕینەوە بە بەرچاو خەڵکەوە ڕێک بەرەمەکە دروستەکەین بەبێ هیچ غەڵ و غەشێک بنێشتە کوردیەکەتان زۆر تایبەتە لە ناو هەمویانە الحەمدوللا بنێشتەکەمان سەرەکی ترین ئیشمانە چونکە ئێمە خۆمان خەڵکی هەڵەبجەین بنێشتە تاڵەکە ژاری منتیقی هەڵەبجەی هێنین بەبێ هیچ غەڵ و غەش و ماوادێکی ئیزافی ئەم بنێشتە پاکی لێ دروست دەکەین و ئەیناسیین بە خەڵکی و لە خزمەتیان نابین